هەر کەسێک یانگیری بێگانە بکەن، هەر حیزبێک هەر دەوڵەتێک حەمیل بی بتوان مافی زۆتێ مافی خاکەکە خۆی بداتە بێگانان و مافی مرۆڤ مافی خۆی کولتور و شارستانی و خوێندن و ئەوەی بداتە بێگانە ئەمن زەدی دەوەستەمەوە و ئیدانەشی دەکەم هەر حیزبێک بێ هەر حکوومەتەکەی خۆم بێ ئەمن لە گەریدان نیم. ئیدانەی حکوومەتە دەرەچیەکانەکەم لەبەرەوەی پێشێری خاچی کوردستان دەکەن ئەوجا هەر لەلایەکی بی عێراق تورکیا بەلئەخەس پێشێرێکی زۆر گەورە دەکا هەم لە ڕۆژ ئاوا هەمیش لە کوردستانی ئێمە خاک و نیشتیمان و ئاو هەمان دەبەزێنێ. من وەکومان فارە سەرۆکی ڕێکخراوی زۆر بەتوندی وە لە خۆپیشاندانەکەش بەرامبەری ئەو هێرشانەی تورکیا ئیدانەیەکی زۆر تون دەکەین لەبەر ئەوەی ئەمە پێشێری هەم خاکەکەمانە هەم مافی مرۆڤە هەم دەوڵەتی تورکیا خاچ کوردستان داگیر بکە بیکاتە خۆی ئەمە لێرە پێویستمان بۆیە کوردستان و کورد و هاوڵاتیان و هەمووی پێکەوە پێشە دەبی حزمەکی مەدەنیانە و عسکەریانە و ئەوەی بکەین لۆی تورکیا ئەو خاکەمان پێشێر نەکا و مافیشمان نەفەوتێنی لەبەرەوەی ئێمە کوردین نامانەوێت داگیرکرد بێتن دەوڵەتەکەمان داگیرکە ئەمەش دەگەڕێتەوە حکومڕانی کوردستان ئەگەر حکومڕانیەکی باشەبی پێویستە لە پەرلەمان ئیدانە بکرێت چیت کە ئەم پێشێرێ نەکرێت کارەساتە هاوکاریکردنی لەشکری بێگانە کارەساتە بۆیە ئێمە دەکرێت عیلاقاتمان هەبێت لەگەڵ وڵاتانی ئەقلیمیە بەڵام قەت نابێت ڕێگە بدەین وڵاتانی هەرێمی هێرش بکەنە سەر خاکەکەمان و پیرۆزەکانمان پێشێل بەش بە حاڵی خۆم لە تەمەنی لاوێتیەوە لە 18 ساڵێەوە لە ڕیزی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی کوردستانی خەبات و تێکۆشانەکەم چیوەک پێشمەرگایەتی چیوەک خەباتی ڕێخستن بۆیە من ئەم بەهاری تەمەنم کردوتە قوربانی بۆ ئازادی نیشتیمان بۆ ئازادی کوردستان بۆ بە ئامانزگەی گەیشتنی ئامانجە نیشتیمانیەکانمان کەواتە من بە هەموو شێوەیەک دژی هەر لەشکرکێشیەکەم چی هەرێمایەتی بێت چی نێودەوڵەتی بێت چی ئەوە بێ بۆیە من بە دژی هەر لەشکرکێشیەک دەوەستمەوە و پێشم وایە هێزە سیاسەکانی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بەرنمەیەکی هاوبەش و هەماهەنگیان هەبێ بۆی ڕێگە نەدەین سەرۆری خاچی نیشتیمانمان پێشێل بکرێت لەلایەن هیچ هێزێکی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە ئەگەر بمانەوێ کلیلێک بۆ ئەمانی هەرێمی کوردستان دروست بکەین دەبێت هێزە سیاسەکان یەکدەنگ بن یەک خیتابیان هەبێ بەرامبەر بە وڵاتانی ئەقلیمی بەرامبەر بە وڵاتانی دی لە جیهانی دەرەوە ئێمە دەتوانین هاوپەیمانێتیەک دروست بکەین ئەم هاوپەیمانێتیە واژۆی شەرەف مۆر بکەین کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەین هێزە ئیقلیمیەکان هێزە نێودەوڵەتیەکان سیادە و سەروەری نیشتیمانەکەمان پێشێل بکەن ئێمە هەموو خەبات و تێکۆشانمان کردو بۆی سەروەریمان هەبێ